لە ماوەی ڕابردوودا ئێمە چەندین کاری یاساییمان ئەنجام داوە بۆ ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستانە. دیارە ماوەی ئەتوانم بڵێم 3-4 ساڵ ئەبێت هەرێمی کوردستان بە قەیرانێکی زۆر خراپی ئازادی ڕۆژنامەگەریدا تێ ئەپەڕێ و ئەمە ژوای کردووە کە ڕێکخراوەکانی کۆمەلگەی مەدەنی و بە تایبەتی ڕێکخراوی دیێجاردیبیر لەوە بکاتەوە کە وەکو ساڵانی پێشووتر سنتەرێک دروست بکە، وەکو سنتەرێکی بەرگری یاسایی لە ڕۆژنامەنووسان کە کاری ڕۆژنامەوانی لە هەرێمی کوردستانە بە تەڕاجوعێکی بەداخەوە بۆ دواوە ئەگەڕێتەوە و تێیدا ڕۆژنامەنووسان کاری ڕۆژنامەگەری ئازادی ڕادەربڕین بەڕاستی لە کۆمەڵێک ئالانگاری و گرفت هاتوتە پێشەوە بۆی ئێمە داوا ئەکەین لە ڕێگەی ئەم پرۆژەیەوە کە بە داعمی یەکێتی ئەوروپا و ڕێکخراوی UPP ئیتالی داعمی ئەم پرۆژەیەکە داوا لە گەشت ڕۆژنامەنووسانەکەی لە هەرێمی کوردستانە و بە تایبەتی لە شاری سلێمانی و لە شاری هەولێری خۆشەویست کە بەدەنگ ئەم پرۆژەیەوە بێن و بە مەبەستی ئەوەی کە ئێمە بتوانین بەرگری یاسایی لە ڕۆژنامەنووسان بکەین و دواتر بتوانین بە هاوکاری هەمووتان بەرگری لە ئازادی ڕادەربڕینکەی لە هەرێمی کوردستانە و بە دەسەڵاتی هەرێمی کوردستان بڵین کە ئازادی ڕۆژنامەگەری هێڵی سوورە نابێت بەزێنرێت و نابێت خەڵک لەسەر دەربڕینی بیر و ڕای ئازاد دادگایی بکرێ و سزا بدرێ. و ناونیشانی پرۆژەکە بەو شێوەیە پاراستن و بەرگریکردن ڕای ئازاد کە ئەم پرۆژەیە لە چارچەوەی پرۆژەیەکی گەورەترایە کە پرۆژەی تەطویرە لەسەر ئاستی عێراق لەلایەن ڕێکخراوی UPP ئیتالی و ڕێکخراوی مەسەلەوە جێبەجێ دەکرێت و پاڵپشتی دارایی پرۆژەکە لەلایەن یەکێتی ئەوروپاوە جێبەجێ دەکرێت کە فۆکەسێکی زۆری لەسەر ئەم پرۆژەیە. ئەوەی کە ئەمانەیە باسی بکەین ئامانجی سەرەکی ئەم پرۆژەیە بریتە لە بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری سوودمەندان و پاراستنی سوودمەندان لە پێشەلکاریەکان جا پێشەلکاری یاسایی بێت یاخود هەر جۆرێکی هێرشکردن و پێشەلکاریکردنە بێت لەسەر ئەم کەسانە بۆ باشترکردنی دۆخی یاسا.